بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیز خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی تری گفتوگۆ بەوەی عزیز و خۆشەویست چات بوومەتەوە کە لە بەرنامەی گفتوگۆ ئەم سعودا قسە لەسەر گرفتەکانی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان دەکەین بە میوانداریەکە لا بەڕێزان بەڕێز مامۆستا دیاری عەبدولقادر مامۆستای زانکۆ لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی و هەروەها لە کەرکووکەوە بەڕێز مامۆستا محەممەد جەلیل ئەندامی لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستانمان لەگەڵا سەرەتا دەچمە لای مامۆستا دیاری مامۆستا سپاس بۆ دەرفەتە ئەگەر لێەوە دەست پێ بکەین دەستپێکی پرۆسەی پەروەردەی ئەمساڵ دەستپێکی خوێندنی ئەمساڵتان بەلایەوە چۆن بوو و کۆمنتان لەسەر دەستپێکی وەرزینەوەی خوێندن چی بوو؟ وڵا بێگومان لە پێشەکی زۆر سپاس و پیرۆزبایی لە هەموو خوێندکاران و مامۆستایان ئەەکەم بە بۆنەی خوێندنەوە حەزەکەم گیر ڕاستکەمەوە من مامۆستای ئامادەیم مامۆستای زانکۆنیم زۆر سپاس و بێگومان وەکو هەموو ساڵەکانی تر دەستپێکی خوێندن دەست پێکراوە بەس ئەمە فرسەتێکی باشە قسە لەسەر کاتی دەستپێکی خوێندن بکەین چونکە یەکێک لە کێشەکانی ئێمە ڕەنگە کێشەیەکی زۆر هینیش نەبێ بەردەوام دوایی چارەسەری بۆ کراتەوە بەس دانانی بەرواری خوێندن ئێستا وای لێ هاتووە کە نەزانی بەسابتی لەکایە بۆ نمونە لەم ماوەیە ئەگەر بیرتان بینی بێتانی نییە بڵاو کرایەوە کە دواییش پێم وابێ نکۆڵیان لێکرد لەلایەن وەزیرەوتیە و هین بڵێن ساڵنامەی ئێمە نییە لەوە پێنجینۆ خوێندن دەست پێکە ئێمە ئەم ساڵ 28 دەستمان پێکرد ینی لە کاتی خوێندندا نەختە دایمە گرفت و کێشەمان بۆ دروستە بێمە وەکو ئاستی بەروارەکە وەکو قسە لەسەر بەروارەکە بەڵام وەکو خۆتان دەزانن لە هەموو ساڵێکی خوێندنە وردە ینی زۆربەی کات ئەو کێشە و گرفتانە بەرەو دووبارە ئاڕۆن کە لە سیستمی پەروەردەیە بە شێوەیەکی گشتی بەرۆشی پەروەردەیە گرتووە ئەنجا چ لەلایەنە لۆجستیەکانەوە بێوەکو خوێندنگا و تاقیقە و کتێب و کەم و کوڕی لەمانەیە بەڵام ئەوەی لەوانە گرنگترە کە قسە لەسەر دوو ئاستی گرنگ کە ئێمە ئەبێ دایما هەموو دەستپێکی خوێندنێکیش من خۆم لەسەر ئەمانە قسەم کردووە یەکەمین ێ بێ ئێمە بزانین جیهانبینیمان بۆ خوێندن چۆنە وە سیستەمی پەروەردەیمان بەپێ ئەو جیهانبینیە دابڕێژین بێگومان لەمەیە بەڕاستی لێڵیەک هەیە ینی بڵێن هەڕەمەچێتێکەیە لە بهێنا دووەمینیشی لەسەر ئاستی بڕیاردان و ڕێنمایەکان کە لە پەروەردەیە دەرەچێت و هەموو ساڵەکانی ترم ساڵیش بێ کەم و کوڕی نەبوو لەو بارەوە چونکە ئەو ڕێنمایی و یاخود ئەو بڕیارانەی کە لە پەروەردەوە دەرەچن هەموو بەتایبەتی دوای گۆڕینی وەزیرەکان کێشە و گرفت دروست دەکا و مناقەشانێتەوە هەرچەنە خۆی سیستەمی پەروەردە یاخود پەروەردە بەگشتی لە هەموو دنیاە بێگومان ئەبێ بەردەوام قسەی لەسەر بکرێ بەردەوام گفتوگۆیی لەسەر بکرێ بەڵام بڕیار و ڕێنمایی و سیستەمی پەروەردە و گیان بینی پەروەردە ئەبێ وازەح بێ لای هەموو مامۆسایان لای خوێندکاران چونکە ئەگەر وازەح نەبێ و کێشەی تیا بێ بێگومان سەر لە شێوانێکی گرنگ ینی تەواو دروستەکە بۆ خوێندکاران بەگشتی و مامۆسایان بەگشتی و هەروە سەر لێ شێوانی سەرجەم ئەبێ ئەو سەر لە شێوانە ئەبێ بۆ پەکەوتنی پرۆسەی پەروەردە مامۆستا دیاری جاران دەمانوت سیستەمەکەمان سیستەمێکی سویدی ئایا بەڕاستی ئێستا سیستەمی خوێندن لە هەرێمی کوردستان چه جۆرە سیستەمێکە؟ من ینی زۆر ئەم لە سەرەتای دامەزرا یان لە سەرەتای پەیدابوونی ئەو قسەیەشا کە سیستەمەکەمان سویدیە یا فڵان شوێنیە من یعنی نەختێ لەو تەسمیاتە و لەو ناونانانە دایمە خۆم بە دوور گرتووە چونکە تەنها بە ناونان سیستەمێک ناگۆڕێ ئێمە من لە ڕاستی ئەبێ بزانین ئێمە لە بەردەمی دوو سیستەمین سیستەمێکی دیموکراتیانە بۆ خوێندن و کۆمەڵە لەو جیهان بینیەوە دەست پێ بکاوە و جیهان بینیانەمان کە لەسەر بنەمای ئەم سیستەمە دیموکراتیە لەگەڵ سیستەمێکی پەروەردەیشمانەیە کە سیستەمە تۆتالیتارەکانە ئێمە باشترین نمونەمان هەیە لە بەردەما خۆمان چونکە لەو سیستەمەوە هاتوین کە سیستەمی سەردەمی کۆنی بەعەز بوو من پێم وابێ لە نێوان ئەم دوو سیستەمەیە دوو جیهان بینی جیاوازەیە ئەنجا ڕەنگە تۆ بەردەوام سیستەمی پەروەردە سیستەمێک ینی پەروەردە خۆی شتێکی زیندووە ڕۆژانە تۆ بێت گفتوگۆ و مناقەشە و قسەی لەسەر بکەی ڕەنگە لە وڵاتێک سوود وەرگری لە هەندێک هینی وڵاتان یاخودین بێ بەڵام مشکلەی ئێمە دایما ئەوەیە شتەکان بە دەقاودەق وەرەگرین ناوەرۆ قەت تەطبیق ناکەینەوەی تەطبیقیەکەین هەمیشە بریتە لەلایەنە ڕووکەشەکە ئەژینا ئەوەی کە سیستەمی سویدی یا سیستەمی وڵاتانی غەرب جیاکاتەوە لەم سیستەمانەی ئێمە سیستەمێکی دیموکراتیەک تاچی جیاواز پێگەێنێ وەگەلەوەی سیستەمێکی تۆتالیتاری پێشی بێنێ ئێستا سیستەمی ئەمە ڕوونەکە زۆرە سیستەمێک و چی بەرەم دێنێت
من پێم وابێ هێشتا ئەو جیهان بینیەمان ڕوون نییە لەبەر یەک سەبەبی زۆر گرنگ ئەویش ئەوەیە تۆ کاتێک کە پەیڕەوی سیستەمێکی دیاریکراوەکە ئەڵێ من ئەمە ئەم سیستەمە بە دیموکرات بکەم و تاکێکی ئازا و ڕەخنەگر و ئەم قسانی کە بەردەوام ئەیکەین و ئازادی هەبێ و ڕەئی هەبێ لە ئینەکانەوە تەسامح فێر ببێ پێم وابێ ئێمە ئەو میکانیزمەی بەکارهێنین لە پەروەردەکانمانە بۆ پەیڕەوکردنی ئەم سیستەمە بە تەواوەتی خراپە و پێویستی بە پێداچوونەوە هەیە و ئەو میکانیزمە مەبەستم لەو موسساتەیە کەواتۆ ئەم جیهانبینی پێجێبەجێ زۆر باشە مامۆستا دیاری دیارە لە چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان سیستەمی خوێندن بە جۆرەکە یا با بڵێن جیهانی خوێندن لە بارەی جێبەجێکردنی دەسەڵاتەکانی وەزارەتی پەروەردەشەوە بە جۆرێکە بەڵام لە پارێزگای پێنجەم کە پارێزگای کەرکووکە بە جۆرێکی دیکەیە بۆیە میوانێکم هەیە لە کەرکووکەوە بەڕێز مامۆستا محەممەد جەلیل ئەندامی لقی کەرکووک یەکێتی مامۆستایانی کوردستان لە شاری کەرکووکەوە لەگەڵمایە دەچمە لایە و مامۆستا محەممەد زۆر سپاس بۆ دەرفەتە ئەگەر کۆمنتی جەنابەت بزانم لەسەر دەستپێکی وەرزینەوەی خوێندن لە شاری کەرکووک یا لە پارێزگای کەرکووک چۆن دەستی پێکردووە. بەڵێ بە ناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە جەنابتان و سڵاو لە میوانەکەتان و سڵاو لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دیارە ئێمە لە کەرکووک هێشتا زەنگی خوێندن لێ نەدراوە واتە کەمێک دواکەوت لە چاو هەرێمی کوردستانە واتە هەفتەی ئایندە ڕۆژی دووشەمە زەنگی خوێندن لێ دەدرێت دەستپێکی ساڵی خوێندن لە کەرکووک بە هەمان شێوەی ساڵەکانی تر بە کۆمەڵی قەیران و بە کۆمەڵی ئەزمە دەست بە خوێندن دەکەین هەروەکو ساڵانی پێشوو کە باسم کرد ساڵانی پێشوو قەیرانێکی زۆر لە دوای 2023ەوە کە خوێندن لە شاری کەرکووک کرایەوە کاتێک کە حکوومەتی بەعس ڕۆیشت و یەکێک لەو بەشانی کە لە کەرکووک کرایە خوێندنی کوردی و خوێندنی تورکمانی و خوێندنی سریانی بوو خوێندنی کوردی لەو کاتە کە دەستی کرد بە باڵێن دەستپێکی خوێندن بە زمانی کوردی لەو کاتەوە یەکەم گرفتمانەوە بۆ ئێمە هەر بەش بووینە لەو کاتەوە بەشی خوێندنی کوردی لە بەڕێبەرایەتی خوێندنی کوردی تا ئێستا ئێمە بەڕێبەرایەتی نینەوە تەبەنێکێکە لە گرفتە هەرە سەرچیەکانمان و کۆمەڵێ قەیران و کێشەی زۆرمان هەیە بەردەوام بەدەستەوە دەناڵێنین. مامۆستا محەممەد جەلیل ئێستا ئێوە سەر گرفتەکانی خوێندنی کوردی ئێوە سەر بە حکوومەتی هەرێمن یا سەر بە حکوومەتی ناوەندن بڕیار و ڕاستپار دەکەین کە بۆتان دێت لە کام حکوومەتەوە بۆتان دێت و ئایا ئێوە پێڕەوی کام لە بڕیارەکان دەکەن بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە یاخود حکوومەتی ناوەند؟ بەڵێ ئێمە ئەوەی خاڵی جەنابەت ئاماژەت پێکرد و دەست خستە سەری ئەوە یەکێکە لە گەورەترین گرفتەکانی ئێمە بەداخەوە ئێمە وەکو دامەزراندن و وەکو ئەمروزاری لە هەرێمی کوردستانەوە واتە هیچ جیاوازیەکمان نییە لە مامۆستایەک لە هەرێمی کوردستان لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان هەمان موچە و هەمان دەرماڵە وەردەگرین بەڵام ئەوەی کە جێی سەرسوورمانە ئێمە تاقیکردنەوەکانمان لە بەغدایە و پشۆکانمان لە بەغدایە منهەجمان لەگەڵ موچەمان لە هەرێمی کوردستانە ئەمەش بەڕاستی یەکێکە لە هەرە گرفتە سەرەکیەکانی ئێمە کە زۆر جار تووشی گرفت و بەڵام مامۆستا محەممەد جەلیل دەنگەکە لای من ببوورن زۆر باشە دیارە چاو کاتێک کە دەگەڕێمەوە لای مامۆستا محەممەد جەلیل و هاوکارانم سەوتەکەی بۆ چاک دەکەن دەچمە لای مامۆستا دیاری مامۆستا دیاری هەندێک گرفتە بوون کە لە ڕابردوودا یا لە ساڵانی ڕابردوودا مامۆستا قوتابی و قوتابخانەکان بەدەستیەوە دایان ناڵاند ئایا ئەم ساڵ هیچ فلان و بەرنامەیەکی یا بڕیارەکەی بۆ چارەسەرکردنیان لە نمونەی گۆڕینی منهەج لە نمونەی دوو دەوامی و خراپی هەندێک لە قوتابخانە و خوێندنگاکان ئایا ئەم کێشانە دەبێت تاکەی کەڵەکە بن تاکەی درێژە بکێشن لەگەڵ پرۆسی خوێندن تەمەنی درێژتر دەبێتەوە ئەم کێشانەش هەر دەبێت یانی لەگەڵ خوێندنەکەی بەردەوام بن؟ من پێم وابێ ئەم کێشانە بەردەوامە بن لەبەر سەبەبێکی زۆر ساکار ئەویش وەزعی مادیە کە دایما کردویانە بە حوجەیەکی گەورە کاکە تۆ موچەی مامۆستایان و بە فەرمانبەران بەگشتی هێشتا لەم ساڵدا 3 مانگی نەدراوە ینی تۆ چاوەڕێواکەی بەمە قوتابخانەمان بۆ زیاد بکەن و دروستی بکەن لەسەر بودجە و
دوو دەوامی و سێ دەمامی و ئەمانە نەیەڵەن یاخود هینی کتێب بکەن بۆ هین لەسەر ئەو کتێبێک نەخت کێشایە لەو کتێبیشە ینی بەڕاستی کە کتێبێک یا منهەجێک دەستکاریەکەن یا ئەیگۆڕن زۆر ضرورە کاتەکانی بە وازەحی دابین بکە من ێسایەک نمونەیەم بە جەنابەت پۆلی 12 کتێبی کوردی هەرچەنە وەکو سایت و وەکو بڵێن بە ئینتەرنێت و لەلایەن هەنگینەوە بەڵام تا ئێستا کتێبی کوردی کە گۆڕاوە هەنگە گۆڕانکاری تێکراوە بۆ نمونە ئەوە پۆلی ئەوە هەفتەیەگە بێ پۆلی 12کان دەوامیان دەست پێ کردو مەسەنە کتێبە نەگەیشتووە تا ناوەندەکانی خوێندن من مەبەستمەوەیە حتا لە کاتی گۆڕینی با بڵێن بەرنامە و یاخود کتێبێک کە پیاچیتەوە یا هەڵەکانی ڕاستەکەیتەوە یا چەند گۆڕانکاریەکی تیاکەی ئەبێ زۆر زووتر پێشەوە مشوری بخۆیت و بۆیە لە کاتی خۆیان بگاتە شوێنەکە من مەبەستمەوەیە بێگومان ئەم من ئەوەڵ باسم کرد لە لۆجستیەکان هەر بەردەوامە بێت چونکە تاکو کێشەی موچە و بودجەوەمانە هی پەروەردە وازەح نەبێ شەفاف نەبێ نەزانین بودجەی پەروەردە چەناوە چی پێئەکرێ و بە وازەحی ئەماکرێ من پێم وابێ و لەو گرفتە لۆجیستیکان هەر بەردەوام زۆر باشە مامۆستا دوای دێمە سەرەوەی کە ئایا پێشەوەی کە قەیرانی دارایی هەبێت و بودجەی وەزارەتەکانیش لە پەرلەمان دیاری دەکرا هەمان قەیران هەبوو دوایش قەیرانی دارایی هاتە پێشەوە بودجە دیار نەبوو تەنانەتی وەزارەتەکانیش بودجەی دیاریکراویان دیاری نەبوو هەمان قەیران هەر کەڵەکە بوو هەر بەردەوام و بە ئەمساڵیشەوە بۆیە دێینە سەرەوە ئایا ئەگەر قەیرانی دارایی چارەسەر بکرێ ئەمساڵەوەکەوەی کە 4 ساڵی ڕابردوو قەیرانی دارایی بووە ئایا ئەم کێشانە چۆن چارەسەر دەکرێن بەڵام دواتر دێمەوە لە دەچمەوە لای مامۆستا محەممەد جەلیل لە کەرکووکەوە مامۆستا ئەگەر درێژە بە وەڵامی پرسیارەکەی پێشوون بدەیتەوە واروها ئاماژە بەوە بکەی کە باست لە جۆری تعینات لەوەی کە سەر بە حکوومەتی هەرێمن و هەر مافو امتیازاتێک هەبێ بەڵام ئێوە لە تەنیشتی شتاندا هەندێک مامۆستا هەن کە سەربەر حکوومەتی ناوەندن ئەم جیاوازیە تا چەندە کاریگەری لەسەر پرۆسەی خوێندن لەوێ دروست دەکا کە مامۆستایەک سەر بە حکوومەتی ناوەندی بێت لە ناو هۆڵەکانی خوێندندا لەگەڵ مامۆستایەک کە لە سەر بە حکوومەتی هەرێم بێت بەڵێ ئەوە تەمەنێکێکە لەو گرفتانەی کە گرفتە هەرە سەرشیانەی کە بۆ ئێمەی دروست کردووە ئەویش بریتە لەوەی کە ئێمە بەڕاستی تا ئێستا لە لای ناوەند لە لای حکوومەتی مرکزی ئێمە تا ئێستا بەڕاستی تەنسیبین هیچ حسابێکمان بۆ ناکرێت هیچ مامۆستایەکی ئێمە بۆی نییە تەنانەت کەفالەتێک بکە زەمانەتێک بکە بۆی نییە پارچەی زەوی بگرێ بۆی نییە یعنی هیچ ماف و حقوقێکی ئێمە نە لە لای هەرێمی کوردستان و نە لای حکوومەتی مرکزی نییە ئەمە بۆ خۆی یەکێکە لە گرفتە هەرە سەرچیەکانمان کە ئێمە ناتوانین بەڕاستی هیچ بەرەو پێشتوونێک ئەنجام دێن تەنانەت کاتێک کە مامۆستای ئێمە کاتێک کە تەقاعود دەبێ و کە خانەنشینە بێ امتیازاتی ئێمە بەراورد بە امتیازاتی مرکز یەکجار فەرقی هەیە یعنی ئێمە کاتێکە لە قوتابخانەیەکە دەوامەکەی نیوەی مامۆستاکانمان مرکزە و مامۆستاکانی ترمان سەر بە هەرێمە ئەوان 25 مانگ بە کارتێکی زیرەک موچەکەی خۆیان وەرەگرن ئەگەر بیانەوێ وەری ناگرن و پاشەکەوتێکن بەڵام ئێمە لە وەرزی هاوینە هی زستان وەرەگرین و لە زستانە هی هاوین وەرەگرین ئەمانە بۆ خۆی کۆمەڵە گرفتن کە بەداخەوە گرفتەکانی خوێندنی کوردی خۆی بەردەوامە مامۆستایانی کەرکووک کە ئێمە وەکو یەکێتی مامۆستایان زۆر جەختمان کردەوە لەسەرەوەی کە ئێمە نامانەوێ خوێندن ڕاگرین کەرکووک بارودۆخێکی تایبەتی هەیە کەرکووک بە سراع و ململانەیەکی زۆری نەتەوە یا تێپەڕە بێ ئێمە لەگەڵ ئەوە نەبووینە کە بایکۆتی خوێندن بکەین لە کەرکووک بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانی بە تەواوەتی ئەرک و ماف و امتیازاتی مامۆستایان زۆر باشە ئەمەیەکە لەو کێشانەی کە ئەبێ وەزیری پەروەردەی نوێ ئەم گرفتانە سەرخەت تەواوی ئەو گرفتانە چارەسەر بکە لە کەرکووک کە ئێمە هەمیشە لە 2023 بەدەستەوە دەناڵێنین زۆر باشە پێش ئێستا ئێمە باسی کارتی زیر ئەم گرفتانەی کە ئێستا باسی دەکەی پێش 16 ئۆکتۆبەر کاتی کە یەکێتی و پارتی هەردەسەڵاتداری سەرەکی ناو کەرکووک بوون ئایا ئەو کاتەژەم گرفتانە هەر هەبوون یاخود نا دوای 16 ئۆکتۆبەر ئەم گۆڕانکاریانە کراوە و ئەگەر باوازەحترش بڵێم لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هیچ گۆڕانێک بەسەر خوێندنی کوردی لە کەرکووکدا هاتووە لەوەی کە بە تایبەتی لە ڕووی تعریبکردن و ئەمانەوە ستەمێک لە کورد بکرێت لەوێ بەڵێ
خۆی مەترسیەکە هەمیشە هەبووە و بەردەوام بووە، بەڵام ئەوەی کە جێ ئاماژەیە لە دوای 16 ئۆکتۆبەر مەترسیەکان و گرفتەکانمان زیاتری کردووە. ئێستا ئێمە لە بەردەم تەحەدیەکی گەورەیان، لە بەردەم کۆمەڵی کێشەی تازەیان، ئەویش ئەوەیە کە خوێندنی کوردی مەترسی لاوازبوونی زیاتری هەیە، چونکە ئێستا لە مستەقبەلی سیاسی هێز و لایەنە سیاسیەکان، مستەقبەلی سیاسی کورد لە شارەکەیان ڕوون نییە، داهاتووی کورد لە شارەکەیان ڕوون نییە. خەڵکی بە جۆرێ لە جۆرەکان نیگەرانن و بە جۆرێ لە جۆرەکان پێویستیان بەوەیە کە زەمانەتیان بدرێتێ کە خوێندنی کوردی پێویستی بە سەقامگیری هەیە، پێویستی بە پشگیری زیاتر هەیە. بۆیە ئێستا لە زۆرێک لە ناوچە کوردیەکان خوێندنی عەرەبی پیا بووە و هەندێک بەداخەوە کە ئەیڵێم یعنی هەندێک لەوانەی کە خوێندنی عەرەبی ئەکەنەوە بە تایبەتی ئەهلەکان هەر بەرپرسەکانی خوێندنی کوردین و هەر ئەو بەرپرسە حزبی و سیاسیانن کەوا ڕۆژانە و با بڵێن ساڵانە مزایدەی سیاسی بەسەر خەڵکی هەژار و فەقیدا دەکەن، دەڵێن بەڵێ بۆ خوێندنی کوردی، دەڵێن پێویستە کورد وابێ وابێ، بەڵام خۆیان منداڵەکانیان ناوەتە خوێندنی عەرەبی کە ئێمە پێمان وان نییە خوێندنی عەرەبیش مەترسیە یاخود خراپە. ئێمە پێمان وایە کە خوێندنی عەرەبیش پێویستە ئەوەی کە هەر کەسێک لە کەرکووک بژێ ئەبێ هەموو زمانەکان بزانێ و ئەبێ خۆی دەوڵەمەند کا بە زمان، ئەبێ کاتێک کە ئەچێتە زانکۆ منداڵەکەی بتوانێت بە عەرەبی، بە توروکمانی، بە هەر لوغەیەک بێوێ قسە بکە و جواب داتەوە. ئەوەی کە مەترسیە بۆ ئێمە پێویستمان بەوەیە کە زیاتر ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە لە ڕێی کۆنفرانسێکەوە یاخود لە ڕێی کۆنگرەیەکەوە بتوانین تەواوی ئەو گیر و گرفتانی خۆمان ئاماژە پێ بکەین و چارەسەری بکەین. زۆر باشە بەڕاستی ئیرادەیەکی جددیەوێ بۆ ئەوەی کەوا ئێمە لە کەرکووک نێوماڵی خوێندنی کوردی ڕێک بخەین. زۆر باشە مامۆستا محەممەد، لەوەی کە دەستپێکی وەرزینەوەی خوێندن لە کەرکووک دواکەوتووە تا چەندە پەیوەستە بە بارودۆخی ئەمنی کەرکووکەوە و ئایا بۆچی ئەم دواکەوتنە؟ بەڵێ خوێندن لە هەموو عێراق، یعنی ئێمە سیستەمەکەمان وەکو وتمان سیستەمی پشومان و ئیجازاتمان و دەواممان لەگەڵ حکومەتی ناوەندیایە. دیارە هەموو ساڵێک حکومەتی عێراق تقریبەن هەر لەم کاتانە ئەبێ جاروبار ئەچێتە 20 باڵێن نۆ یاخود ئەچێتە یەکیدا، ئەمە حاڵەتێکی تا ڕادەیەک ئاساییە. ئەوە تەبەن لە هەموو پارێزگاکانی عێراق، بەڵام بە تەئکید یعنی بارودۆخی ئەمنی شاری کەرکووک کە جاروبار نائستیقرارە و جاروبار مەترسی داعش باسەکرێ و جاروبار و ئەم هێزەی کە ئێستا لێرە وجودیان هەیە کە نامۆن بە شاری کەرکووک، ئەمانە بەڕاستی نابێ بیشارینەوە، هەمویان کاریگەری سلبیان نێگەتیڤیان هەیە بۆ شاری کەرکووک و ئەوەی کە جێ ئاماژەیە خەڵکیشی زۆر تا ئێستا لە هەرێمی کوردستانن. زۆر باشە مامۆستا محەممەد جلیل، بۆ خوێندنی کوردی بۆیە ئێستا تەئسیری کردووە و خوێندنی کوردی لاواز کردووە. پێویستە ئێمە بەردەوامی کەین و پێویستە گرفتەکانی چارەسەرکەین بۆی بتوانین خوێندنی کوردی بەردەوام زۆر باشە و بەردەوام بتوانین جوانتری کەین نەک پاشەکشەی پێ بکەین. زۆر باشە مامۆستا محەممەد، ئەم دەستپێکی خوێندن و ئۆتڵەکانە گەرەتیان بێ پشوویەک یاخود جارێکتر دەستپێکردنەوە واتە ئەگەر ئێوە سەر بە بەغدا بن و هەرێمیش بە شێوازێکی تر دەست پێ دەکا، ئەمە کاریگەری هەیە لەسەر خوێندن لە خوێندنی کوردی لە کەرکووکە، یا با بڵێن لایەنە سلبیەکەی چییە لە کاتێک کە هەردووکیان هاوتانین پشووەکانیان؟ بەڵێ یعنی هەر بۆ خۆی هەر سیستەمێک یعنی هەر سیستەمێک کە جیاوازی هەبێ لەگەڵ سیستەمێکی ترە، چکە ئێمە بمانێوە نەمانوێت لە نەتیجە کاتێک کە خوێندکارانی ئێمە تەخەڕوجەکەن لێرە، ئێمە خوێندکارانی کەرکووکیان هەیە هەر لە هەرێمی کوردستان تەقدیم بکەن بۆ لە زانکۆکانی عێراقیش تەقدیم بکەن. بمانێوە نەمانەوێ هەموو ئەو جۆرە تێگیرانە کۆمەڵێ زەرەری زۆری هەیە بۆ خوێندنی کوردی. گەورەترین زەرەری ئێمە ئەوەیە کە منداڵی ئێمە کاتێک کە خوێندن تەواوەکە لە پۆلی 6 دەرەچێ عەرەبی نازانێ، ئەچێتە زانکۆی کەرکووک، ئەچێتە زانکۆی بەغدا، ئەچێتە زانکۆی تکریت، ئەم کەسە هیچ سەقافەتێکی زمانی عەرەبی پێ نییە و تووشی گیر و گرفتی گەورە ئەبێ. و وەکوتم ینی پێشتریش ئاماژەم پێکرد ئێمە
جیاوازی ئەو سیستەمەمان کە وەکوتم ینی لە ڕووی دەرونیەوە مامۆستای ئێمە زۆر نیگەرانن مامۆستای ئێمە بە نەبوونی بە قەیرانی دارایی بە ئەو بارودۆخە سیاسیەی کە باسمان کرد بە تەحەدی قەومی ئەو هەموو گیر و گرفتەی کە هەبوو شەڕی داعش لە کەرکووک و ئەو تەقینەوەکانی شاری کەرکووک بە تایبەتی لە گەورەترین کارەسات کە هەبوو بریتی بوو لە 16 ئۆکتۆبەر ینی لە هەموو ئەم قەیرانانەیە مامۆستا خوێندنی ڕانەگرت خوێندنی ڕانەگرت بەردەوام بوو بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە پێویستە یاسایەکی تایبەت دەرکا پێویستە منهەجێکی تایبەت دەرکا بۆ خوێندنی کوردی لە کەرکووک زۆر باشە لە ستافی لەخی کەرکووشی شێتی مامۆستایان ئەم گرفتانەمان بردە ئەنجومەنی پارێزگا و بردمانە لای خودی پارێزگای کەرکووک ئەوان بەڕاشکاوی ئاماژیان بەوە کرد کە بەڵێ ئەم خوێندنە خراپە و سەقەتە بۆ کەرکووک لەبەرەوە پێویستە خوێندنی کوردی ئەوە یەکێکە لە داواکاریەکانی ئێمە و ئەم داواکاریە چڕ کراوەتەوە و کاری لەسەر کراوە و ئەبێ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لەوە تێبگا کە لكل مقام مقال یاخود ینی لە هەر شوێن و جێگەیەک بووی تۆ پێویست بە یاسایەکە پێویست بە سیستەم و نظامێکە ئەو سیستەم و یاسایی کە بۆ خوێندنی کوردی پێویستە لە کەرکووک منهەجەکەمان گۆڕین زۆر باشە لەو مشکلانەی تر بەنونە ئێمە لە کاتێک تەڵەبات چێتە پۆلی پێنج ئەحیایی و تەطبیقیمان هەیە لە هەرێمی کوردستان ئەمە نەبووە تا ئێستا یعنی ئەم تێژیرانە گەورەترین مشکلەی بۆ کۆمەڵە تەڵەبەی ئێمە دروست کرد کە بەداخەوە دێمەوەلا لەسەرەوەی کە چارەنووسی پۆلی شەشەکانی بەردەوامە بێ و چارەسەری نییە و بۆیە ئێمە لە کۆتا داوایە داوامان کردووە کە سیستەمێکی تازە نیزامێکی تازە وا بێ یەشێ لەو گرفتانە کە ئەمانە لە پۆلی یەکەوە ئەبێ قوتابی دەرسێکی عەرەبی بخوێنێ دەرسێکی عەرەبی فێرکاری بۆی کە پاتە پۆلی شەش بە تەواوەتی عەرەبی بزانێ هیچ گرفتی نەبێت لەوەی کە لە چی زانکۆیەک ناوی دەرەچێ بۆی نەبێتە گاڵتە جاری دەستی هەندێک مامۆستای تر و خەڵکی تر بڵێ ناتۆ فڵانە کەس ئەوە کوردەوە ئەو فڵانە کەس ئەکرادە و ینی زمان نازانێ ئەمیش تەکلیفەکە هەڵێ با من بە عەرەبی جواب دەمەوە بەڕاستی عیبێشی گەورەیە چەندین ساڵە ئێمە ئەو گرفتانەمان هەیە و زۆر باشە مامۆستا محەممەد دێمەوە لات مامۆستا دیاریەگەر بێنە سەرەوەی کە باست لە گۆڕینی تەنانەت منهج کرد خۆشت لە بەتایبەت لە زمانی کوردی پۆلی 12 ئایا کاتێککە منهجی هیچێک لەوانەکان دەگۆڕێ لە بەتایبەت لە سەر زمانی ئینگلیزیەوە دەهێنرێتەوە بۆ زمانی دایک یاخود بە پێچەوانەوە بەتایبەتی دەبینین بۆ منە کتێبی پێویستی لە بەردەستانیە ئایا ئەمە چ گرفتێک بۆ قوتابی دروست دەکات و بەتایبەتی دەزانین لە وەکبینیمان فیزیا و بیرکاری لە ئینگلیزیەوە کراوەتەوە بە کوردی جارێکی تر گۆڕین ئەم منهجانە لە وەزیرێکەوە بۆ وەزیرێکی تر ئەمە چ کاریگەریەک لەسەر دەرونی خوێندکار و قوتابی دروست دەکات زۆر سپاس ویستم لەسەر ئەمە بزە بەقسێم ئەمە بەرتەنیا گرفتەکانمان گرفتی مادی و موچە و بودجە بێگومان ئەوانە گرفتی ئەساسین بەڵام گرفتەکانمان لەم جۆرە ئیشوکارەیە لەم جۆرە بەڕێوەبرنەیە کە پەروەردەی ئێمەتە ئەمە مسەرەتا بۆ دەسم پێکرد شێوازی بڕیارەکان و ڕێنماییەکان بە تایبەتی لە وەزارەکەەوە لە وەزیرێکەوە بۆ وەزیرێکی ترە گۆڕێ من بیرمە لە سەرەتاکانی ئینتیفازە لە سلێمانیە هەر بەردەرچی سەرا بە نمونە وەرەگرم پارێزگارێکا و بەردەرچی سەرا کۆمەڵی شیشی بووە کرد و جادەکانی قەتع کرد پارێزگارێک تر بەدوایە دەوانەی لا برد و ئەوەیە کردەوە حەدیقە 50 جارە و شۆستەیان ڕووخان و دروستیان کردەوە مەبەستم ئەوەیە شت بەم شێوەیە ناکرێت بە تایبەتی تۆ ئیش لەسەر جادەیەک ناکەی وەکو بەرسەرا و کارچەنەوەیش معلەمێکە لەمە تۆ ئیش لەسەر پەروەرداکەیت و جیلێکی کامی چەند جیلێکی بەدواییەکە من لەو دەرکردنی بڕیار و ڕێنمانە بێگومان من لەگەڵ ینی تەسەورم بۆ ئەوەی گۆڕینی زمانەکان کە کرا بە ئینگلیزی لەسەرتاوە بە شێوەیەکی سەرلێشێواوەنەوە هەڵەکرا کێشەی ئێمە ئەوەیە کە شتێک تەجروباکەین لە پێشا پێویستە چەند خوێندنگایەک تەجروبەی کە نمونەیەک بێ بەس ئێمە مشکلەکەمانەوەیە کە 4-5 خوێندنگا دانین بۆ ئەمە هەموو بەڕێوبەرەکانی تر هەوڵیان هەموو خوێندنگاکانیان بکەن بۆ نمونەکرانی ئەم بڕیارە هەموو خوێندنگاکانی ویسیان مەکتەبەکانیان بکەن بە ئینگلیزی
ئەمە مەترسیدارە ئەم جۆرە ئیشکردە ئەمە والەیەکە من بێگومان لەگەڵ ئەوانیم کە زمانی دایک لای من زمانی دایک لە پێش هەموو شتێکەوەیە حتا ئەگەر زمانی حەزارەت و هەموو شتێک لە ئێستا بە ئینگلیزی بێ من جارێکی تش لەسەرەوە قسەم کردو لەبەرەوە لەسەر ئەو بابەتیان هیچ ناڵم بەڵام مەخسەم لە بڕیار و ڕێنماییەکانە لە شێوانێکی گەورەی پێوە دیاری کاریگەریە خراپەکان بەسەر دەرونی خوێندکارەوە لە چی و چیدا ڕەنگەداتەوە بێگومان پێم وتی هەر لەسەرەتەوە مەسەر لێ شێوانێکی گەورە بۆ خوێندکاران زکا بۆ نمونە ئەم تەمەن من هەڵوەشابان نەڵێم لەگەڵیان یا لەگەڵیانیم یعنی من پێم وابێ کردنی ئینگلیزیەکە بەم شێوە بەرفراوانە زمانەکان ینی هەموو خوێندرگاکان کە وردەوە ڕێیان تێکرد هەڵەیەکی گەورە بوو بە کوردیکردنەکەی کێشەی ترمان بۆ دروستەکە بۆ نمونە هەر لەو خوێندرگایە هەمانە 1 و 2 3 و 4یان خوێندووە 2 3 و 4یان خوێندووە 1 و 2یان خوێندووە ئێستا لە پڕ کتێبەکان و مەنەجەکان بۆ وەڕیتەوە بە کوردی کێشەیان بۆ دروستە بێ ئەبێ بێگومان حەلکرێ من مەخسام ئەوەیە کاکە تۆ ئەبێ لە پێش هەموو شتێکا دەستیشانی جیهانبینی خۆت لە پەروەردەیە بکەیت و ئیشەکان و ڕێنمایەکانێ بەم جۆرە بێ من یەک نمونە بە جەنابە دەدەم ئالم ماوەیە یعنی بۆ بزانین کە ڕێنمایی و بڕیار ئەوە باسی ساڵنامەکەمان کرد کاوان نکۆڵیال دەکرد یەک نمونەی تر لەمەی کە مامۆستای پیاو نابێت لە خوێندنگای کچان نابێت بێگومان تەمەنەمە بڕیارێکی تازە نیە جەنابەت ڕەنگە بە بیرنەیە بەس من باش بە بیرمیە لە 1970 بۆ 1970 لەو دەورەیە حیزبی بەعز بڕیارێکی وای دەرکرد کە مامۆستای کوڕ نابێت لە ناوەندەکانی خوێندنابێ هەر بۆ ساڵی داهاتوو وەشانەوە فاشیل بوو من حەزەکەم مەسەن ڕێنماییەوە مشکلەی ئێمە لە کاتی دەرکردنی بڕیار و ڕێنمایی لە پەروەردەیە دایمە سەر لێ شێوانمانەیە بڕیارەکان مەدروست نین پێشەوە دیراسە ناکرێن بۆ نمونە یەکێک ناڵێ ئەمە لە هەموو شتێک ڕوونکردنەوە نییە کاکە تۆ قسە بۆ مامۆستاکەی شەریحەیەکی خوێندەواری ئەم وڵاتەیە بۆ خوێندکارەکەی ئەوش لە خوێندەوارەکانە تۆ کە بڕیارێگەی ئەبێ بزانی لەبەر چی ئەیی هۆکارەکەی چییە سوودەکەی چییە و ئەمە ڕوونکەیتەوە لە دەستگای ئەلامیەکان تا دەستگای ئەلامی پەروەردەییمانەر نییە لەوانەیە جەنابی شێباز بزانی کەناڵێکی پەروەردەییمانەیە باوەڕ بێ 5 دقیقەکە و 5 دقابرە کەسیش ناڵێ ئەمە بۆ مقابلەیەکە دەنگەکەی پێشەکەوێت دواکەوێت لە پڕ خۆیاندایە خەنە ڕۆنەوە ماڵەوە کە ینی خراپترین نەوەی ئەلامی پەروەردەییمانەیە مالعلم تۆ پێویستە بۆ هەموو بڕیارێکی پەروەردەیی کە ئەیدەی پێویستە ڕوونکردنەوە دەبێت بۆ نمونە ئەمە بیر لەوە ناکەنەوە یعنی چی تۆ بڕیارە دەی مامۆستاکانی کوڕ لە ناوەندەکانی خوێندنی کچانانە بێ ئەی بە پێچەوانەوە نابێ بڕیارێکی واشبەی مامۆستای کرد لە ناوەندی بڕیاری کوڕانانە بێ ئەی باشە ئەمە نازانێت چ معنایەکی ترە بەخشێ لای مامۆستا ئایا مامۆستا کوڕەکان تیانە ڕانەبینی بە مەکتەبە کچانەکان بڵێن ئەبێ ڕوونکردنەوە بی و هەدەفی دوای ئەمە ینی هەدەفت لەم جۆرە بڕیارانە چییە هەر سبەینێش خۆت پەشیمانە بێتەوە دوو حەزەکەم یەکشت بە جەنابەت بڵێم کە مامۆستا دیاری ببوورە تۆ باوەڕت وایە ئەم بڕیارانە کە لەسەر ینی بنەمای ڕاوێژ و لێکۆڵینەوە نادرێت لەسەر چه بنەمایەکەم بڕیارانە دەردەکرێت بە تایبەتی ئەوەندەی کە من زانیاریمە بێ و لیژنەیە کە بڕیاری بە ئینگلیزیکردنی وانەی بیرکاریدا هەر هەمان لیژنەیە تەنها وەزیرەکە گۆڕاوە بڕیاری بە کوردیکردنەکەی جارێکی تر دەرەکاتەوە ئەخە من پێ دەڵم ئەگەر یەکێک لە شتە گرنگەکان لە ئێستاکە ئێمە لە دنیاە هەمووی وایە لە ینی تۆ ئەتەوێ بڕیارێ بی ئەبێ بڕیارەکە و لە پێشەوە بەناو بڵاوی کەیتەوە گفتوگۆی لەسەر بکرێ مناقەشەی لەسەر بکرێ کاکە کۆڕی لەسەر بگیرە پاشان بڕیارەکە بدەیت بەتایبەتی بۆ پەروەردەکردن ئەساسی کاکە هەموو ژیانی میلەتێکە لەبەرەوە ئەم جۆرە بڕیارانە بەم شێوازە دایمە سەر لێ شێوان دروستەکە من دڵنیام لەو بڕیارانە مەدروست نین یا کۆمەڵێ ڕائکۆ بۆتەوە ڕائەکە لەپڕ لە لای وەزیرێک مەقبولە یا لە لای لیژنەیەک مەقبولە و یەکسەری کا بە بڕیار خەلەلەکە لەمایە پێویستە ئەو بڕیارانە گفتوگۆی لەسەر بکرێ مامۆستا بەشدار بێ لە گفتوگۆکانە کاکە تۆ بڕیارەکە لەسەر ناوەندەکانی خوێندن ئەی کە کاراکتەری سەرەکی تایە مامۆستا و خوێندکارە تۆ نابێت بڕیار وا بدەیت لە پڕ بیت و ئەمان تەنفیزی کەن خۆ تۆ لەگەڵ شەریحەیەکی نەخوێندەوارە قسە ناکەی مامۆستایان خوێندەوارن پێویستە بەشدار بن لەو گفتوگۆیانە پێویستە بیزانن ئەو مناقەشەتانە مامۆستا دیاری هەندێک تەوەری تر هەیە کە زەرورە بەپێی کاتی بەرنامەکەدا پێیان ڕابگەین و باسێکیان لێەوە بکەین بۆیە دێمەوە لا دەچمە لای مامۆستا محەممەد جەلیل لە کەرکووک و دەگەڕێمەوە لای جەنابەت لەسەر تعینات و وانە بێژەکانیش قسە دەکەین کە بۆچی حکوومەت یارم لە جیاتیەوەی کە مامۆستای نوێدا بمە
دامەزرێن دێت بەوانە بێژ کەمی میلاک پڕ دەکاتەوە لەو لاشەوانی کە گرێبەستن یاوانە بێژن چارنووسیان نادیار ئایا ئەمە چه جۆرە پلانێکی دەوێت ئەوەی کە حکوومەت هێرێم جێبەجێ دەکات لەسەر بنەمای چه سیستەم و چه پلان و چه داهاتووێک کە دەیبینێت لەسەر چه بنەمایەک دەبێت بۆیە دەچمەوە لە کەرکووک لای مامۆستا محەممەد جەلیل. مامۆستا محەممەد ئەگەر پێمان بڵێ ئایا دامەزراندنی مامۆستایان لە کەرکووک بە چه شێوازەکە یا هیچ مامۆستایەک ئەمساڵ دامەزراوە؟ بەڵێ دیارە یەکێ لەو گرفتە گەورانەی ئێمە کە هەیە بەڕاستی ناڕوونی و لێڵی و خراپیە لە چۆنەڵی ئەو سیستەمەی کە هەمانە لە پێویستمان بە ڕێخستنەوەی میلاکات هەیە بەڕاستی ئێمە لە کەرکووک تا ڕادێشی باش مامۆستامان زۆرە تا ڕادێشی باش کەم و کورتیمان نییە ئەگەر چی ئەگەر ئێستا حالیان ئەگەر بە میلاکاتە بچیتەوە ئەگەر بچیتەوە بەو سیستەمەی کە ئێستا هەیە بەڕاستی هیچ سیستەمێک نییە ینی هیچ یاسایەک نییە بۆ بەڕێوەچوونی چۆنەڵی باڵێن دابشکردنی میلاکات و هەتا دوایی ئێمە دوو جۆر تەعیناتمان هەیە یاخود زیاتر لە دوو جۆر هەندێک مامۆستامان هەیە لە هەرێمی کوردستانەوە کە زۆربەی زۆری لە هەرێمی کوردستانەوە دامەزرێ و مامۆستاشمان هەیە لە حکوومەتی مرکزیەوە تەعینە بێ و ئەوە تەعینی مرکزی پێڵێن ئەوەی کە جێی تێبینیە و کە ئێمە هەمیشە درکمان پێکردووە ئەوەیە کە ناڕوونی و ناشەفافیەشی زۆر هەیە لە ڕێخستنەوەی میلاکاتە یعنی من بۆ خۆم بە چەندین مامۆستام گرتووە لە قوتابخانەکانە سەیرەکەم ناوی هەیە داوام ناکە باشە کارم لەسەر کردووە کاکە تۆ داوام ناکەی سێرەکەم بەرپرسێکی حزبی بووە ینی مەسەرەن بەرپرسێکی باڵا بووە یاخود کەسێک بووە دەستێکی لە پشت بووە لەو مەکتەبەی کە من ئیشم لەسەر کردووە و کەشفم کردووە باشە وتیانەوە ئەبێ نەقڵ بێوانە نەقلیان کردووە بۆ شوێنێک کە بەڕێوبەرێکی فول حزبی لێ بووە ئەو بەڕێوبەرە توانیوەتی بیپارێزێ ئێمە لە کەرکووک مامۆستامان تا ڕادەیەکی باش هەیە و تا ڕادەیەکی زۆر هەمانە بەڵام ناڕوونی و ناشەفافی و شاردنەوەی هەندێک مامۆستا و دەوام نەکردنی هەندێک ئەمە لە هەموو هەرێمی کوردستانیش هەیە بە تایبەتی لە کەرکووک زیاتر ئەم بابەتە ڕەخساوە و بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە جۆرێک لە ناڕوونی زیاتر دروست بووە بەڕاستی ئێمە یەکێ لەو بابەتانی داوامان کردووە لە وەزیری پەروەردە و بە یادداشت نووسیمانە داوامان کردووە کەوا جارە سیستەمی بایۆمەتری کاری پێ بکرێ یعنی بۆی من بزانم چەند مامۆستای فێڵیم هەیە ینی چەندی جا خەبەر بۆی ماتۆڵن فلان مامۆستا لە فلان شوێنە داوام ناکە فلان مامۆستا یعنی هەر بۆ خۆی چەندین جار ئەوەی کە زۆر ڕوون و ئاشکرایە لە کەرکووک کۆمەڵی ڕۆژنامەنووس و کۆمەڵی پەیامنێرمانەیە جاری وا هەیە لە سوودانەوە ڕاستەوخۆ بۆ منەکە بەڵام لەو لاوە سێرەکەی تۆ مامۆستای و لە مەکتەبە قەرارە دەوام بکە کاتی دەوامە نیوەی ساڵە ئیمتیحاناتە یعنی ئەمە بۆ خۆی ینی ئەم ناشەفافی و چۆنەڵی ناڕێکیە پێش ئەوەی بۆ ئێمە ئازار بێ پێش ئەوەی بۆ ئێمە گرفت بێ بۆ بەڕێوەبەری خوێندنی کوردی بۆ بەرپرسانی خوێندنی کوردی بۆ یەکەی سەرپەرشتیاری چونکە ئەم پەروەردەیە کە فولە فول پڕاپڕە لە حزب بەڕێوەیە بە یعنی پێش ئەوەی کە ئێمە بۆیە من داوا لە جەنابی وەزیرەکەم پێشەوەی کە گرفتی چۆنەڵی گوێ لە ئێمە بگرێت کێشەی ئێمە چارەسەرکە با کێشەی بەڕێوەبەری خوێندنی کوردی و خوێندنی کوردی چارەسەرکە بەڕێوەبەرێکی خوێندنی کوردی کە من بەڕاستی بەداخم لەمە یعنی نەتوانێت کتابێ دەرکە مامۆسایەک نەقڵکە مامۆسایەک نەقلەکە باشە ئەمرێکی بۆ دەرەکە ئەڵێ تۆ لەوێ نەقڵ بە دوای سعاتێ ئەبێ هەڵی وەشێنێتەوە یعنی بۆ بەڕێوەبەر بۆ دەسەڵاتی نەبێ کە تێو کەسێک دانەی لە شوێنێکە خزمەت بکە بەڕێوەبەرێکە بۆ ینی دەسەڵاتی بەرێ با دەسەڵاتی هەبێ با یاسا سەروەر بێ ئێمە هەر لە سەرەتاوە لە 2023ەوە هەتا ئەم ڕۆژەش هەرچی بەڕێوەبەر و یاریدە دەرمانێ هەر هەمووی بە پێوەری حزب دانرێ ئێمە کاتێک چوینە یەکێتی مامۆستایان لە سەرەتاوە قەوڵێکی زۆر جددیماندا و کارێکی زۆر باشمان کرد یاسامان هێنا یاسای وەزارەتی پەروەردە ئەڵێ تۆ مدیردانە بەدەخاڵ معاوندانە بەدەخاڵ ئێمە ئیعلانمان کردمان دەی ئەوەی تر دەستمان پێکرد مانجێ بەردەوام بووین ئەم بابەتە گەیشتە مەکتەبی سیاسی هەردوو لا وتیان ئەوە هێڵی سوورە ڕایگرن چۆن دەبێ لە کەرکووک شتێکی وا بکە معادلەمان لێ تێکچێ بڕوا و قەناعەتانە بێ لە لیژنەی پەروەردەیی لە لیژنەی گرفتەکان بەشدار بووینە بەڕێوەبەری وا هەبووە 24 خاڵمان لێ گرتووە 24 دانە خاڵ کە سەرۆکی لیژنەکە بۆ خۆی حزبێکی دەسەڵات بوەست
بەرپرسی قانونەکە لەگەڵمان بوو هەر دەسەڵات بوو 24 خاڵ دوای آخری هەر لا نەدراوە ئاخرەکەی هەر نەتوانراوە لادرێ ینی تەوسیە کراوە کە ئەم بەڕێوبەرە نابێ بەڕێوبەر بێ ئەمە 24 دانە مخالفەی قانونی و یاسایی و پەروەردەیی هەیە ئەم بەڕێوبەرایەتیە یاخود خوێندن ئەبێ بە یاسا و بە سیستەم بڕوا ئێمە داوایان لێکەین هەر بەو یاسا و سیستەمە بڕوا کە خۆیان داناوە کە خۆیان واژیان کردووە کۆنگرەی یەکێتی مامۆستایان کۆمەڵی ڕاستپەی ئەردەی هەبوو کۆنگرەی پەروەردەیی کۆمەڵی ڕاستپاردەی پەروەردەیی هەبوو ئەو ڕاستپاردانە هەموو ئیحراجێکمان لە کۆڵەکاتەوە هەموو گرفتێکمان لە کۆڵەکاتەوە پێمانەڵێ کە تۆ مشیف چۆن دانەی پێمانەڵێ بەڕێوبەر چۆن دادێ من سەیرم دەیانی لە دوای بڕیارەکەی وەزیری پەروەردە کە ئێمە ئومێدێکمان پێ و جددیەتی لێبینین لە دوای بڕیارەکەی وەزیری پەروەردە ئەڵێ گۆڕانکاری بکەن لە بەڕێوبەرەکان ئەوەی 4 ساڵ زیاتر بەڕێوبەر بووە لای دەن لە هەندێک شاری هەرێمی کوردستان بینیمانە بە بیستومانە بە چای خۆمان و معلوماتمانەیە دوو بەڕێوبەرە چنەی گۆڕنەوە ئەمە کرێتە بەڕێوبەر لە مەکتەبەکەی ئەویش ئەهێنرێ واتە نازانم ئەم پاوپای دەسەڵاتی پێکرێ ئەمە بۆ خۆی حاڵەتێکی زۆر خراپە ئەمە خۆڵکردنە چاوی خەڵکە ئەمە فێڵکردنە لە خەڵک من هیوادارم ئەو بڕیارە ماوەسا محەممەد جگە لە دەستێوەردانی حزبی ئایا چارەنووسی خوێندکاران یا دەرچوانی پۆلی 12 ئامادەیی کاتێکە دەردەچن و دوجار فۆرمی زانکۆلای نەگەر بەپێی سیستەمی حکوومەتیانم بێ پڕ دەکەنەوە بۆ زانکۆ پەیمانەکان چارەنووسیان لە ناو زانکۆ پەیمانەکانی هەرێمی کوردستان و سەر بە وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانە یاخۆ دەچنە ناو زانکۆکانی پارێزگاکانی ناوەڕاست و خواری عراق و سەر بە وەزارەتەکانی حکوومەتی ناوەندن ببوورەوەڵات لە پرسیارەکە حاڵی نەبووم چارەنووسی دەرچوانی پۆلی 12 بۆ کاتی کە دەچنە ناو زانکۆ پەیمانەکانەوە ئایا دەرچوانی پۆلی 12 لە کەرکووک دەچنە ناو زانکۆ پەیمانەکانی سەر بە حکوومەتی هەرێم یا خۆد ئەو زانکۆ پەیمانگانەی کە سەر بە حکوومەتی عێراقن بەڵێ ئەو دەرچوانەی ئێمە کە کاتێت لە پۆلی شەر دەرەچن دوو فرسەتیان لە پێشە ئێمە بە سوپاسەوە طبعاً ئەمە فرسەتێکی باش بوو کە لە خولی پێشووە بەڕێز دکتۆر پشتیوان سادق کە من بۆ خۆم لێرەوە باسێکەم جێی دەستخۆشی ئەگەرچی گیر و گرفتمان زۆر بوو چارەسەر نەکرا بەڵام یەکێ بوو لەو وەزیرانە کە زۆرترین سەردانی کەرکووشی کرد ئەمە جێی دەستخۆشیە یەکێ لەو بڕیارانەی کە هەردوو وەزیردایەن وەزیری خوێندنی باڵا و بە تەشید دەستی وەزارەتی پەروەردە شتیا بووە ئەوەیە کە قوتابیانی خوێندنی کوردی لە کەرکووک لە زانکۆکانی هەرێمیش فرسەتێکیان بدرێ بۆی بتوانن لەوێش بخوێنن ئەمە بۆ خۆی فرسەتێکی باشە چونکە وەکو وتمان ئێمە زۆرێک لە قوتابیەکانمان بە تایبەتی کچان ناتوانن بچنە وەسەتی عێراق کە بە تایبەتی لە 2010مان وەزارەتی خوێندنی باڵای هەرێم هیچ زانکۆیەکی با بڵێن سەر بە حکوومەتی هەرێم لە ناو کەرکووکدا هەیە ئێمە هەر لە ساڵی 2010 کاتێککە 2011 کاتێکە سەردانی دکتۆر نزبەدین پارێزگای پێشووی کەرکووکمان کرد یەکێ لە داخوازیەکانمان ئەوە بوو و ئەو کاتە بەڵێن وابوو کە ئێمە زانکۆیەکی کەرکووکمان هەبێ سەر بە هەرێمی کوردستان بەڵێن درا ئیشی لەسەر بکرێ کە ئەو زانکۆیە لە پردێ بکرێتەوە یان لە قەرەنجیر بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ زانکۆی ئەهلی و زانکۆی بەرپرسان زیادەکە بەڵام تا ئێستا ئێمە ئەو زانکۆیە بەڕاستی ئەو زانکۆیە سەری نەگرت بەس وەکو چارەسەرێکی سەرەتا وەرگرتنی خوێندکارانی کورد لە کەرکووک خوێندنی کوردی لە کەرکووک ببرە لە هەرێمی کوردستان ئەوە چارەسەرێکی باش بوو چونکە وەکو وتم ئێمە خوێندکارانمان گرفتیان زۆرە و نایەنەتوانی بچنە زانکۆکانی وەسەط و زۆر باشە دەستخۆش ئەوەی کە ناتوانێت دەتوانێت لە هەرێمی کوردستان لە هەولێر و سلێمانی بەردەوام بن دەستەکانت خۆش بێ ماوەسا دیاری دێمەوە لای جەنابەت وەک ئاماژەم پێکرد حکوومەتی هەرێمی کوردستان یا وەزارەتی پەروەردە لەبەری دامەزراندنی مامۆستای نوێ دێ بە گرێبەست و وانەبێژەکان میلاکان پڕ دەکاتەوە لەو لاشەوە چارەنووسی وانەبێژ و گرێبەستەکان تا ئێستا نادیارە ئایا کەی دەبنە فەرمی و ئایا وانەبێژکەی دەبێتە گرێبەستکەی دەبێتە فەرمی لە کاتێکە بەپێی یاساکانیش یاسابەرکارەکان دەبوو ئەوانەی کە لە 3 ساڵ زیاتر گرێبەستن بکرێن بە فەرمی بەڵام تا ئێستا نەکراون بێگومانەوە یەکێکە لە گیر و گرفتەکان هەر بەڕاستیەوە زۆر ڕاستە ینی کێشەی ڕێخستنەوەی میلاکات لە خوێندنگاکانە چ بەوانەی ناو شارەکان چ باوانەی دەروەی شار چونکە ئێستا من زۆر جۆم لەوە بێت کێشەی زۆر دروست بووە بۆ
لە دەرەوەی شار مامۆستا پێویستی زۆرە بۆ مامۆستا چونکە میلاک کەمە لە بەتایبەتی زۆر بابەتی گرنگ بە لەوانەیە لە ناو شارەکان ئەو میلاکانە زیادێ ئێستا کێشەکە لەوایە ینی بەڕاستیمە کێشەیەکە بێ حەل بکرێ چونکە تۆ ناتوانانی مامۆسایکە لە سەرەتاوە ئەینێری لەو شوێنانە کار بکە پاش ماوە گەیەنیتەوە ناو شار لەبەرەوە دایمە بە چۆڵی ئەمێنێتەوە ناو شار بەردەوام بۆی زیابەوە ئێستاش ناتوانێوانی کارود هاتوونەتەوە ناو شار بیانێریتەوە شوێنەکانی دەرەوە من پێم وابێ ئەمە ئەتوانێ بکرێ ئەم ڕێخستنی میلاکات و بڵین دامەزرا حتا دامەزرانیش دوو شتی گرنگ یەکێک لەوانە تۆ ئەگەر بتانی ئیمتیاز بی بە هەنگێ مامۆسا حتا کات بێتەوە ناو شاریش بچێتەوە دەرەوەی شاروانە بڵێتەوە ڕەنگە بە شەرتێ ئیمتیازاتی بیتێ لە ڕووی مادی و لە ڕووی دابینکردنی شوێنەوە ئەو کێشەیە هەلکەی دوو خوێندنگە ئاهلیەکانمانەیە ئێمە جامنەوەی دیسانەوەی جەرمەوە بۆی چێ لە کێشەکان خوێندنگە ئاهلیەکانمان وردە لە زۆربوونان پێویستی بە ڕێخستەوەیکی گرنگەیە خوێندنگە ئاهلیەکانمان چونکە چەند جۆرێکمانەیە بەڵام بڕیەکی لە بڕیارەکان قەولوە بۆ مامۆسایانی کە لە خوێندنگە ئاهلیەکان دەوامەکەن بە تایبەتی لە کاتی دەوامی فەرمی خۆیانە پێویستە پشە خوێندنگە ئاهلیەکان و واز لە خوێندنگە حکوومەکان بگرن لە بەمەش جێ بەتاڵە بێ بۆ دامەزرانی خەڵکی تر ئەگەر ئێمە بەس مهم یەک شتەکەکە لە بڕیار دەرکردنە گرنگ جێبەجێکردنێتی پێویستە ئەمە چاودێری بکرێ بە دوواداچوونی بۆ کرێ جێبەجێ بکرێ بۆ مەگەر مامۆستا دیاریەوە خوێندنگە ئاهلیانە هیچ زیانێکیان داوە لە خوێندنگە حکوومیەکان من بەبستم باشە ئێمە ئەوە تا یەک لە شکر خەریجمانەیە و دانامەزرێ باشە تۆ لە جیاتەوەی مامۆستایەک لە خوێندنگە ئاهلیەکەش دەوام بکە و لە خوێندنگە حکوومیەکەش دەوام بکە دوو جۆر موچە وەربگرێ بۆ نمونە بۆ ئەمە نەکەین ینی کە لەم کاتایە ئێمە بتوانین سوود لە دامەزرانی وەرگین بە هەمان موچەی خۆی کە لە حکوومەتە وەریگرێ لە خوێندنگە ئاهلیەکەیە دەوامی خۆی بکە موچەی ئەوێ وەربگرێ وەلێ یەکێکی بەشەر بەمەرجە بە خزمەتیش بۆی حسابکرێ هیچ گرنگ نییە بەڵام با یەکێک بێت ئەو شوێنە لێرەوە شوێنێک بەتاڵە بێ یەکێکی تر ئەتوانێت دامەزرێ ئەتوانین بەدایان شتی وا بکەین و ئەم هاوکاریەکی گرنگە بێ لە بینی خوێندنگە ئاهلیەکان و خوێندنگە حکوومیەکان چونکە ئەوەی تر نەختێ ناعەدالەتی دروستەکە ئێمە چەنەها خەریجمانە بێت دانەمەزرابێ بەڵام منێکی مامۆستا لە دوونەوە خوێندنگە ئاهلی دەرز بڵێمەوە و لە هەمان کەتیشارە خوێن و بەڕێی من ئەمە تا ڕادەیەکیش لە ئاستی خوێندن کەمە کاتەوە چونکە هیچ مامۆستایە بەڕای من ناتوانێت لە بەیانیەوە تا ئێوارە تا شەو دەرز بڵێتەوە و حەقی خۆشی بە خوێندنەکە ئەتوانین بڵێن لە بری خزمەت خەریکی ڕاوەدینارە بە بەدەوەی چەکە لە کێشەکان بێ زۆر باشە مامۆستا خاڵێکی تر هەیە کە تەبعاً لە ئێستادا با بڵێن باس لە لامەرکەزیەت و مەرکەزیەت دەکرێت بەڵام تازە بە تازە هەندێک بڕیار هاتووە کە هیچ خوێندنگایەک بۆی نییە بە تایبەتی بەپێی بڕیارەکانی پێشوو ڕێژەیەک لە پارەی حانوودیا و داهاتێکەوە قوتابخانەیە هەی بوو بۆ قوتابخانەکە سەرفی بکە یان ئەگەر ئەمڕۆ ماژیکێکیان بێ مەکتەبێک ماژیکێک بکڕێ بە 250 دینار یا بە 1000 دیناری تەبع بۆی نییە بتوانێت بیکڕێ لەبەرەوەی کە بڕیار وایە کە دەبێت مەسروفاتی ڕۆژانەیان دەبێت موافقەتی وەزارەتی دارایی یاخود سەروی خۆیان لەسەری وەربگرن ئایا ئەم جۆرە بڕیارە چی دەکات لەوەی کە قوتابخانەیەک پێویستی بە شتێک بێت زۆر پرسیارێکی باش بوو لە کاتی خۆیان بوو چکامەیە سەرنجی گرنگ لەسەر هەر خوێندنگا بەگشتی بم چێ بەرپرسی یەکەمە لە خوێندنگایە لە هەموو دنیاە ئەو یەکەی خوێندنە کە پەروەردەی تیاکرێ شتێک هەیە کەسێک هەیە پێوتێ بەڕێوبەر پاشان ستافی بەڕێوبەرایەتی و ستافی مامۆستایان ئەساس لەم ئیشانەیە بەڕێوبەرە لە وڵاتانی کەوا خۆیان پارەی خوێندنگا پیاکەین بەڕێوبەر ئیشەکانیەوە پارە پیاکە بەڕێوبەرەوەی ئیشەکانی ستافەکە ڕێخە واتە کرۆکی خوێندن لە هەموو دنیاە بریتە لە بەڕێوبەر کێشەی ئێمە هەموو سەلاحیاتێک لە بەڕێوبەر سەرراوەتەوە بەڕێوبەر ئێستا وەڵی وای لێ هاتووە بۆ بەکاینێکی ناشرین لە بەردەمی مامۆستایانیشە بەردەوام پرتەوبۆڵە دەنگە دەنگ لە هەمان کاتا تەطبیقکردنی کۆمەڵێ برسیا بڵین هەوڵدان بۆ تەطبیقکردنی کۆمەلە ڕێنمایی کە باسیشماکە ڕێنمایەکان چۆنن لەبەرەوە چارەی ناشرین کردووە من حەزەکەم ئەمە بڵێن پێویستە هەموو سەلاحەتەکان بیرێتەوە دەست بەڕێوبەر بەڵام مامۆستاش باش بووینێکی باشی ئاماژەیەکی باشە چ بەڕێوبەرێک لە کێشەی ئێمە ئەم بەڕێوبەرانەی ئێمە مووی لەسەر بنەمای حیزبی دانراون هیچیان بە کەفاعەت و لەینی خوان چونکە من کەسێک کە بە کەفاعەت و بە ئیشی خۆی و بە ڕێکوپێکی و بە پێی خاڵبەندی
کە ئەمە بابەتێکی تراتوانی قسەی زۆر لەسەر بکەین ئەو مەرجانە چین کە پێویستە لە بەڕێوەبەرابن بەم پێدا بڕێ بەڕێوەبەرێکی بەهێزە بێ بەرپرسە بێ لە ئامانجە پەروەردەیەەکانی بەرپرسیژە بێ لە بودجەی خوێندنگەکەی دوجار ئەگەر ئەم قوتابخانەیە خۆی تایبەتی هەبێ ئەگەر ئەم قوتابخانەیە پێویستی بە ماژیک بێ کۆ ئاماژەم پێکرد ئیتر ئەم بەڕێوەبەرە چه کەفاەتی هەبێ نانەبێ خۆ دەبێت دوجارە ماژیک بکە بەڵام دەسەڵاتی کڕینیە ماژیکەی نیە بەبێ ڕزامەندی سەر و خۆی دەبێت نووسراوە بکاتەوە بۆ سەرەوە تاکەی وەڵامەکەی بێتەوە لە کاتێکە دەزین وەڵامکاری نووسراوەکان لەواندا منزگاکانە چۆنە زۆر باشە تۆ قسەکەی من نەکەیتەوە لە نەتیجاوتە دەسەڵاتی نییە منیش قسەکەمەوەیە پێویستە من قسەکەم تەواو کرد من ئەبێ ئەوە بڵێن پێویستە بودجەی تایبەتی خۆی هەبێ و بەرپرس بێ لە هەموو ئامانجە پەروەردەیەەکانی لەو خوێندنگایە ئەمە بەم بەڕێوبەرانەی ئێستا ناکرد من تەمەتیایەتی زۆر ڕێزمێ زۆر بەڕێوبەری چاک مەخسەم وێ بە زۆربەی بەو بەڕێوبەرانە ناکرێت کە لە ڕێ حیزب زۆر باشە ماوەسا دیاری زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ وەزیری تازە دەتوانێت کام لەم گرفتانە چارەسەر بکەوە چۆن چارەسەریان بکە بەڵام زۆر بە کورتی پێم بڵێ وەڵی مویمەوەی ئیرادە بێ پێویستە جیهانبینی خۆی دیاری بکە لە چۆنە ڕات چ جۆرە جیهانبینیەک پەیڕەویەکە و ئەم پێداچوونەوە بە تەواوی ئەو موئەسەساتانەیە بکە لە بەڕێوبەرایەتی پەروەردە خۆیەوە لە یەکەی سەرپەرشتیاریەوە لە بەڕێوبەرەکانەوە پێویستە پێداچوونەوەی پیا بکە ئەگەر بیەوێ ئیرادەیە بێ گۆڕانکاریێکی هەرچەنە یەکە مەنگاویش بێ دەست پێ بکە لە سیستەمی زۆر باشە سپاس ماوەسا محەممەد جەلیل لە کەرکووکە دوایین کۆمنتی خۆت لەسەر دەستپێکی وەرزی نوێی خوێندن و چاوەڕوانیتان لە وەزیری نوێ بۆ وەرزی نوێی خوێندن چییە زۆر بە کورتی ئەگەر پێم بڵیت بەڵێ پێویستە ئیرادەیەکی جددی هەبێ بۆ چارەسەری تەواوی کێشەکانی خوێندن بە تایبەتی لە شاری کەرکووک شاری کەرکووک ڕۆژ بە ڕۆژ بەرەو داخورپان و بەرەو خراپی و بەرەو دواوە ئەگەڕێتەوە ئەگەر ئیرادەیەکی جددی نەبێ ئێمە هیوادارین کە وەزیری تازەی خوێندنی وەزارەتی پەروەردەی کوردستان خۆی بە بڕیاری کۆنفرانسێک یاخو کۆنگرەیەکی پەروەردەیی بدە ئێمە کێشەی دووسپڵمات و باز مابوو کە باسکەی کێشەی بەداخەوە ماوەسا محەممەد جەلیل بۆی خراپی هەڵی ئینتەرنێتەوە نەیتوانین دوایین پەیامی خۆی بگەێنە بەڵە بەڕێزان دیارە بەم شێوازاتی کۆتایی بەرنامەی گفتوگوی ئەم شۆمان سپاس بۆ ڕێکە لا بەڕێزان مامۆستا دیاری عەبدولقادر مامۆستای ئامادەی وەروها بەڕێز مامۆستا محەممەد جەلیل ئەندامی لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستان سپاس بۆی بینەرانی عزیزیش کە تام ساتی بەرنامە لەگەڵ مابوون تا گفتوگویەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ